صدق الله العظيم. السلام عليكم. كاكج. بله. بابرون رواني بيتام رم. برياكت غدر شي دوري لك كسك. غدر؟ بله. ما مصدر غدري تسه. ما مصدر. أم الرجال لا ميرسانك معزيد نداها. لا. من واي بودت سم. كأتو غدر شي قورت لا سكتوا. تاوانت شي قورت كدوا. نا ما مصدر. پیاوەکەی من قەت زیانی بۆ هیچ کەسێک نەبووە. مامۆستا بەڕێز بڕاتەبێ ئەوە برای خۆمە لە هەموو کەس زیاتر دەیناسم هەتا ئەو دەقەیەوە لەگەت و دانیشتینە باوەڕ ناکەم ڕۆژێک کێشەی نە لە خۆی دروست کردبی نە لەوەوە. کاکەجان بەڵێ ئەوە بەسەر ژیانی خۆی دابچیتەوە تاوانەکەی ببینیتەوە باچی بکاتەوە ساک دەبیتەوە. مامەستا بە قوربانتون تاوانی چی و هەڵەی چی هەستا برام هەستا بابڕۆن هەستا ئاتا تاوانبارشی نەکردین هەستا بابڕۆن. ڕۆکچێ دڵت چ نەکاتم ئەوە سەرێشەشی بە خۆشی نازانێت قسان دەکاتم. واش فێر ئینشاءالله. ئەو ماڵی دوو هەر ئاوەدان یا الله خوا حافیظ یا الله دانیشە مامۆستا دانیشە. واستانبي لا حول ولا قوة إلا بالله. خواه لا واش فێر سەرم وەرە باروز دانیشەوە چۆ لە مڵات کەسم بێگانەمان لەکردە زەمینە بە خۆت دەزانی دکتۆری دنیامان هەوو پێکرد گوتیان عیلاجی لەکنەمان دیە ئەوە بردمانەکرد مامۆستای ئاینیش مامۆستای ئاینیش سەری سۆڵمان گوتی دیارە ئەوە زەمێڕی مرتاح نییە بابکە برایەکەم ڕاست و ڕاست پێمان بێ ئەتوو ڕۆژێک لە ڕۆژان غەدر لە کەس نەکردی ها برام ئەتوو هاڵم ڕادەمینی ئەم کەی لێ پیاوی ئەومە غەدر لە کەس بکەم. بەهروزگیان باش فکر بکەوە بزانە لە زمانی گەنجایەتیت پارەی کەسم نەخوارد یا قەرزدارنی؟ نا شتی وانییە هیچ زاوە بە باشی فکرکەوە ڕەنگە بۆ زمانی تو خەڵکەت تووشی دەردەسەریەکی بووە بەڵایەکی بووە دەفکرکەوە بەهروز خۆ دڵزگارکەنەوە سای براکەم. کورە برام داخ بابم بە جوان تریشیەوە ئەماویان پەروەردە کردیە ڕاستێک خۆیان پەروەردە کردین ڕۆژێک لە ڕۆژان قسەی خراپ لەسەر هیچ کەسێک نەکەی. ئێتە باشە قسەکانت تەواوە تەواو بەس فکرکەوە فکر بەخوای هەم کەشتەکەت هەمە خەیالی دادێ دەفکرکەوە دەی هیچتەچ هەمە خەیاڵیدان هەیە نازانم نا. دەی بەهروزگیان جوان بیر بکەوە بزانە هیچ شتێک نییە؟ هیچ شتی وانییە. باهروز فکرکەوە براکەم دەی دەی با دەبیێنە دەی شتێک هەیە کەسێک هەیە دەبی بە زووترین کاتماری ببینینەوە